هەڵکەوتەی بەشێکی بەرچاوی باشووری کوردستان چیا و بەرزاییە کە ئەمەش دیمەنێکی بەخشیوەتە سروشتەکەی. گوندی زەوێش یەکێکی دیکەیە لە گوندەکانی باشووری کوردستان و کەوتۆتە نێوان دوو دەربەندەوە. زەوێ چواردەوری بە شاخ گیراوە، ئەمجا ئاساری کۆنی هەیە لە شانی ڕاستی کە لە خۆراوەوە پێڵێن ڕەبەنە یا میرقوڵی. ئەم زەوەیە کۆمەڵە ماڵ و سەحەب ڕەز و ماڵات و ئەوەی تیا دانیشتووە هەمووی خزم و کەسی یەکەین، جیاوازی تیانە، مەسەلا شێخ و ئاغا و ئەمانەی تیانە. خەڵکی زەوێ کە بەشی زۆریان سەرقاڵی ڕەز و باغدارین و هەندێکیشیان ئاژەڵ بەخێو دەکەن. ئێستا گوندەکە چەل ماڵی تێدایە. زیاتر زێوێ لای خەڵکی بە سەیرانگا ناو دەبرێت. ئیتری وایە حیوانی هەیە و دووسێ ماڵمانگان هەیە و ئێتە بە ئەو نەختە ڕەزەمان هەیەتەوە پێ و مەغزوڵ بووین لە نەورۆزەوەیەن هەتا مانگی هەست. ئێتە ئەگەر ماستیان بوێن و گە حیوانە بوێنە ناودەکەی تا لەوێ ڕۆن بۆ پیرەمە بۆ سەیرانگاکە. هاوینە هەواری زێوێ کە چیا سەرکەشەکەی پیرەمەگرون لە پشتێوەیەتی خەڵکی لە هەموو لایەکەوە ڕووی تێدەکەن. ماندووی ڕۆژگار لە پاڵ کانیاوە سازگار و درەختی گوێز و توودا دەحەسێنەوە. ئەوەی ڕاستیە زێوێ کەوتووەتە بناری پیرەمەگرون، ناوچەیەکی خۆشە، کوێستانیە، خەڵکی ڕووی تێەکەن لە ڕووی فێنکاتی و دار و درەخت و ژینەوە شوێنێکی لەبارە بۆ سەیران. بەڵام ئەوەی ڕاستی بێ من یەک دوو جاریکە هاتووم بۆ ئێرە شوێنێکی خراپ نییە لە چاوەندێ سەیرانگای ترە. هەفتەی یەک دوو کڕەت هەروە لەبەر سروشتە جوانەکەی لەبەر دار و درەختێکی زۆری لێ لە گوێز و لە بەڕ و لە ماز و لە داری سماق و لە بەڵاڵوک و ئەمانەنی ینی بەڕاستی ئەم کۆمەڵێت تەیر و کێوی و دەنگی سێری تایە، یعنی هەر شوێنەکی خۆی خودی خۆی سەحرێکەکەیتە ناوی بەڕاستی. ئەم سەیرانگایە وەک هەندێک لە شوێنە گەشتیارەکانی دیکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گەشت و گوزارەوە گرنگی بەرچاوی پێنەدراوە. ئەوانەشی دێنە گەشتکردن بۆ ئەم ناوچەیە خۆڵ و خاشاکەکانیان هەر لێرە بەجێدەهێڵن. ئێمە لە کوردستانە ڕاست وەزارەتی گەشت و گوزارمان هەیە، بەڵام بە پێی پێویست گوێ بە سەیرانگاکان نایە، یعنی ستافی تایبەتیان نییە بۆ پاکنەوەی سەیرانگاکان. ئێستا خۆت بگەڕی بە ناوی ئەبینی لە پاڵ هەر کابینەیەکە هەر کەپرێکە چەنەها عەلاقە خۆڵ کۆبووەتەوە. لە سروشتا کراوەکەی زێوێدا خواردنە کوردەواریەکان گەشتیاران لە بیری ناکەن، بە ئاگریداری وشک برنج لێدەنێن، چونکە دەیانەوێت کەشێکی جیاوازتر لە ماڵەکانیان دروست بکەن. کەیتە دەرەوە تەقانە ئێستا شتمە خۆشترین شتەوەیە کە خواردنی بێنی لەسەر ئاگری بین بۆنی ئاگرەکە بچێت بەسەریا. داریش نەبوو تەوان ئێمە کە هاتین ئەم ناوە خۆتەزانی ئاوشتی زۆر لێ و هێشتا تازە بەهاری پێگەشتووە. هەر لە نێو هاوینە هەواری زێوێدا گۆڕی یەشێک لە پیری زەردەشتەکان هەیە کە پێی دەگوترێت پیرەمەگرون. ئەوانەی دێنە سەیرانگاکە هەندێکیان سەردانێکی ئارامگاکەی دەکەن. هاتی سەردانی مەزارگای پیرەمەگرون کە لەگەڵ مامەستا تۆفیق وەهبی بە کە نووسەرێکی بەناوبانگی گەلی کووردا هاتین سەردانمان کرد و فاتحامان بۆ جانی پاشی پێرۆزیان کردن. پیرەمەگرون ئەمە کابراکە لەوێ کە مردووە قەبرێکی لێە، ئەمە تەمان ئێمە کەم ئەگەر زۆر هەرچیەک بەڵام ڕێزی ئەم دێ ڕێزی و قەبرە و هەموو مەغبەر و قەبرستانێکی دەوروبەری خۆمان گرتووە. ئەم قەبرەکە لەوێ پیرەمەگرون منشورە، ئیتر پیاوچاکە. ئەو گەشتیارانەی لە دوورەوە لە شەوانی هاویندا دێن بۆ ئەم سەیرانگا سروشتیا ناتوانن بمێنەوە، چونکە هێشتا سەیرانگاکە کارەبای بۆ ڕانی شێشراوە، ئەگەرچی چەند سەد مەترێک لە گوندی زێوێوە دوورە. زۆر گرنگێکی هێزگاری پێ نەیراوە، هەتا ڕادەیە گرنگی پێدراوە، بەس هێشتا زۆری ئەوێ بەڕاستی. شوێنەکەشی شاخاوی و تۆزێت ینی بەرز و چەق و دۆڵە، لەوانەیە زیاتر ئیشی بووە. لە کەرکووکەوە خەڵقی
سلێمانیەوە هەر ئێرە ئێمە بەلامانەوە ماڵەکەی خۆی خەڵقی سلێمانی و یعنی هەموو ئەو بنە ماڵانە لە قەدیمەوە هەر هاتوون بۆ پیرەمەگرون لە هەولێرەوە خەڵق دێن لە بەغا و حتا ئێستا زمانی زوانم ئێستا عەرەب ئەم عەرەبانە چونکم زۆر هاتوون عەرەبەکانیش هەر دێن لەم جەمعە یعنی ڕۆژانە کەم ڕۆژ نییە نێت ئەگەر بڵێ ماڵەگێت ڕۆژ بۆ 50 ماڵ هاتووە. سەیرانگا سەرسەوزەکەی زێوێ 34 کیلۆمەتر لە ڕۆژئاوای شاری سلێمانیەوە هەڵکەوتووە. سەیرانگاکە ڕوبەرێکی بەرفراوانی نییە چونکە با قەتپاڵی چیای پیرەمەگرونەوەیە. ئەگەرچی باشووری کوردستان پڕە لە دیمەنی سروشتی سەرنجڕاکێش بەڵام لە نێویدا هاوینە هەواری زێوێ جێگەیشی گەورەی بۆ خۆی گرتووە چونکە بوونی قەڵبەزەی ئاو درەختی گوێ زوای کردووە هەرچەندە شوێنەکە سەخت بێ خەڵکێکی زیاتر ڕووی تێ بکەن. چۆمان محمود ڕوودا و زێوێ.